بینەران و بیسەرانی بەڕێز لە شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاجە عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ باسی ڕۆژ دوو تەوەر تاوتوێ دەکات، تەوەرێکیان تایبەت دەبێت بە ڕەوشی نێوخۆی هەرێمی کوردستان و ڕوئیایی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە ڕەوشی نێوەخۆ بۆ قسەکردن لەسەر ئەم بژارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە بەڕێز نەسڕۆڵڵا سوورچی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانمان لەگەڵدایە. بەڕێز نەسڕۆڵڵا بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. سپاستان دەکەم، سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێز. زۆر سپاس. با لەوەوە دەست پێ بکەین. زۆر جار ینی گلەیی دەکرێ یاخود ئەوە دەبیندرێ یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی ڕوئیایەکی ڕوونی نییە سەبارەت بە ڕەوشی نێوخۆی هەرێمی کوردستان، بە تایبەتتریش سەبارەت بە پەیوەندیەکانی لەلای لەگەڵ پارتی و لەلایەکی دیکەوەش لەگەڵ بزوتنەوەی گۆڕان. بەڵێ هەمومان ئەزانین ئێستا بار و زروفی کوردستان لەو پەڕی بەڕاستی لەو پەڕی خراپیە بەهۆی ئەوەی چەندەها قەیرانمان هەیە، لەوانە قەیرانی سیاسی چەقبەستوو و قەیرانی بژێوی خەڵک و هەروەها شەڕ ئەو شەڕی داعش، ئەمانە هەمووی وای کردووە کەوە حیزبەکان بە خۆیان دابستنەوە و بە تایبەتیش یەکێتی نیشتیمانی کوردستان کە لامانڕوونە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە دوانە کەوتووە لە مەسەلەی دۆزینەوەی چارەسەر بۆ قەیرانەکان. لێرە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەڕاشکاوانە باس لە هەموو شتەکانەکە، بە تایبەتی لەو نەخشە ڕێگایی ئێستا کە ئامادە کراوە بۆ کۆبوونەوەی سەرکردایەتی ڕۆژی چوارشەم دوو بەیانی و هەموو شتەکانی چارەسەر کردووە، هەموو شتەکانی یعنی ڕێگا چارەی بۆ دۆزیوەتەوە، بە تایبەتیش کە جەنابەت باسی ڕوونەبوون لە پەیوەندی لەگەڵ پارتی یان لەگە گۆڕان، بەڕاستی ئێمە وابزانم هەمیشە هەوڵمان داوە لەگە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان ئەو پەڕی پەیوەندیمان باش بێ. خۆمانەزانین لەگە بزوتنەوەی گۆڕان ڕێکەوتنێکمان هەیە و لەگە پارتی دیموکراتی کوردستانیش پێشترێ ڕێکەوتنێکی استراتیجیمان هەبووە، هەرچەندە ئەو ڕێکەوتنە وەکو پێویست ئیشی پێ ناکرێ، بەڵام هەوڵە دەین لەو نەخشە ڕێگایە چارەسەر بۆ هەموو شتەکان بدۆزینەوە بۆ ئەوەی بگەینە قۆناغەکی نوێ. قۆناغی نوێش بریتە لەوەی چارەسەرکردنی هەم قەیرانی سیاسی هەم قەیرانی دارایی و هەروەها بۆ ئایندە بە تایبەتیش بۆ ساڵی 2017 کە ئێمە چی بکەین و چی نەکەین. باش بەڕێز نەسڕۆڵڵا، یعنی ئێوە زۆر جاران ینی کە باسی ڕێکەوتنی استراتیژی لەگەڵ پارتی دەکرێت، یەکسەر ینی بەشێکی دیکە لە ئەندامانی مەکتەبی سیاسی و ئەندامانی سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان باز لە ڕێکەوتنیان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان دەکەن. زۆر جار ینی ئەوە بە زەحمەت دەبیندرێ یەکێتی لە کاتێکدا ینی دەستبەرداری ینی هەردوو ڕێکەوتن بە یەکەوە جێبەجێ بکە، ینی دەگوترێ بەریەکەوتنێکی تند لە نێوان هەردوو ڕێکەوتن هەیە. ینی ئەمە چۆن چارەسەر دەکرێت؟ ئایا لە نەخشە ڕێگای داهاتوودا ئەمە چارەسەر کراوە؟ بە عەرزی جەنابەت کەم بەنسبەت ڕێکەوتنی بینی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هیچ کاتێک دژی هیچ لایەنێک نەبووە. ئێتە خۆتانەزانن ئێمە لەو زۆنەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان باڵا دەستە، ئێمە هاوبەشین یاخود شەریکین لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە ئیدارەدانی ئەم زۆنە و بەنسبەت پارتی دیموکراتی کوردستانیش ئەگەر بێت و ئێمە هەر ئیتیفاقێک یاخود هەر ڕێکەوتنێک لەگە پارتی دیموکراتی کوردستان بکەین، قەتعاً لە دژایەتی نەبزوتنەوەی گۆڕان و نە هیچ لایەنێکی تریش ناکەین. ئەمە دەمانەوێت لێرە بتوانین یعنی ئەگەر بێت و ئیتیفاقەشی ڕێک و پێک لە بینی ئێمە و گۆڕان کە هەیە و لە بینی ئێمە و پارتیش هەبێ، لەوانەیە گیر و گرفت لە نێوان پارتی و گۆڕانیش نەمینێ. کەواتە پێ دوایەکەین ینی بەریەکەوتن لە نێوان هەردوو ڕێکەوتندا نابێ؟ ڕێکەوتن لە نێوان هەردوو ڕێکەوتن من پێم وایە ڕێکەوتنی
یەکێتی نیشتیمانی کوردستان لەگە پارتی دیموکراتی کوردستان و لەگە بزوتنەوەی گۆڕان ڕێگا خۆشکەرێکە بۆ ئەوەی چارەسەری گرفتەکان بکەین. چارەسەری گرفتەکانیش بەمە دەکرێت بزوتنەوەی گۆڕانیش بێتە ناو ئەو ڕێککەوتنانە و بە هەموو لایەک لەگە لایەنەکانی تریش کە وجودیان هەیە با بڵێن ئێمە بتوانین ڕێگا چارە بدۆزینەوە بە تایبەتیش ئەو قەیرانە سیاسیە چونکە قەیرانە سیاسیەکەی کرایەوە ینی هاتنی بزوتنەوەی گۆڕان بۆ نێو ڕێککەوتنێک کە تێیدا پارتی دیموکراتی کوردستان بەشدارە ئەمە شتێکی زۆر زەحمەت بێ. من پێم وانە بزوتنەوەی گۆڕان خۆ بزوتنەوەی گۆڕان غەرز شخصی لەگە پارتی نییە، بزوتنەوەی گۆڕان خلافی لەگە پارتیە وەلو ئەمن بە ناوی ئەوانەوە قسە ناکەم بەڵام ئەوانە خلافێ لەگە پارتیە هەموو خلافەجیش بە مێزی لەسەر مێزی دانیشتن چارەسەرەکرێ. یعنی بزوتنەوەی گۆڕانیش ڕاستە ئەمڕۆ گیر و گرفتێک هەیە یاخۆت لێک تێنە گەیشتن هەیە لەگە پارتی دیموکراتی کوردستان بەڵام چێ ئەڵێ لە ئایندەیەکی نزیکدا ئەوانیش لەسەر مێزی گفتوگۆ ئەم گیر و گرفتانە چارەسەر ناکەن. خۆ ئەمانە وجودیان هەیە کاکە ناتوانانی ئیحتیمال ناتوانێت هیچ لایەک کەس لەغوو کاتەوە لە کوردستان. بزوتنەوەی گۆڕان نەتوانانی بزوتنەوەی گۆڕان پارتی لەغووکان نە پارتی دەتوانانی بزوتنەوەی گۆڕان لەغووکە لەبەر ئەوەی ئەمانە وجودیان هەیە ئەمانە پێگەی جەماوەریان هەیە ئەمانە ئەوەنم لێرە ئەمە دەمانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێ با بڵێن دەرگای خێر بێ بۆ هەردوولا و بۆ هەموو لایەنەکانی تریش و ڕێگا چارەی هەموو کێشەکانیش بدۆزنەوە چونکو بەم ڕێگایە دەتوانین ئێمە کێشەکان بکەینەوە بەو ڕێگای دەتوانین ئەوە بکەین. باش لە چوارچەوەی پێکهێنانی کابینەی هەشتەمدا پارتی و گۆڕان بە یەکەوە ڕێککەوتن و بەدەر لەگەڵ یەکێتی ڕێککەوتنێکیان ساز کرد و کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستانیان پێکهێنا بە پێی ڕێککەوتنێکی تایبەت لە نێوان هەردوو پاردا واتە یەکێتی لە دەرەوەی ئەو ڕێککەوتنە بوو. ئایا یەکێتی دەتوانێت ئێستا بەبێ بزوتنەوەی گۆڕان ڕێککەوتن لەگەڵ پارتی بکە سەبارەت بە هەرسێ دامەزراوەکە پێکاتەی دامەزراوەکە لە هەرێمی کوردستاندا؟ من پێم وانە یەکێتی نیشتیمانی کوردستان بە دلیلی ئەوەی ئەو کاتێک کە وەزیرەکانی گۆڕان گەڕێنرانەوە ماڵی خۆیان و داوا لە یەکێتی کراکە شوێنەکان پڕکاتەوە یەکێتی نیشتیمانی هیچی نەکردو و بە دەنگەوەش نەهات و هیچ کەسێکی لەو شوێنانە داننە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئەوان پێشترێش ڕێککەوتنیان هەبووی بی لەگە پارتی دیموکراتی کوردستانەوە گە ڕێککەوتنەکەشیان تێکچووبی مانای ئەوە نییە یەکێتی ببێتە بەدیلی هەردوولا بیتە بەدیلی لە جیاتی گۆڕان یعنی بچی بەشەکەی گۆڕان وەرگری بە کوردی یعنی ئەوە لە نیازی یەکێتی بەڵام لە پێشوودا ینی باس دەوە کراوە بەشێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و ئەندامانی سەرکردایەتی لەگەڵ ئەو ڕایەن دەڵێن لە پێشوودا بزوتنەوەی گۆڕان بەبێ گەڕانەوە بۆ یەکێتی ڕێککەوتنی لەگەڵ پارتی کردووە ئێستاش ئەوە مافی یەکێتی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕێککەوتن بکە ئیمزا بکە بەڵام ئەمە لە کاتێک بوو ئەو کاتە نەما بەسەر چوو ئەمە لە کاتێک بوو بەسەر چوو ئەو کاتە خۆتە زانین لە سیاست ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری هەیە یعنی ئەمە لەو کاتەوە بوو بەڵام ئێستا کە ئێمە نامانەوێ بەڕاستی مای ڕێککەوتنمان لەگە بزوتنەوەی گۆڕان هەیە و ناشمانەوێ ئەو بزوتنە ئەو ڕێککەوتنە بەرەو نەمان بڕوا بەعکسەوە دەمانەوێت ئەو ڕێککەوتنە جێبەجێ بکرێ هەروەکو جەنابتان بینیتان چ لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی لە ڕۆژانی ڕابردوو چ لە ئەو کۆبوونەوەی کە جەنابی کاقوبات لەگەڵ لیژنەی هاوبەشی گۆڕان و یەکێتی گۆ بووە ئەمە لە لایەکی تر بەنسبەت ئێمەوە لەگە پارتی لەسەر خەتین بەڕاستی و کۆبوونەواتیش وە پێم وایە لە دوای ئەوە لەگە پارتی دەست پێ دەکاتەوە ئەمە هەموو هەوڵی ئەوەن یەکێتی هیچ وەختێک چاوی لە ئینتیقام نەبووە لە کەس بکاتەوە بەڵێن هەتاکو ئینتیقام لە بزوتنەوەی گۆڕان بکاتەوە کاتی خۆ بە ئیتیفاقی کرد و ئەمانە یەکێتی بەعکسەوە ئێستاکە زەمینە خۆش دەکا بۆ ئەوەی قەیرانەکە چارەسەر بکرێ بۆ ئەوەی دیسانی یەکێتی و پارتی و گۆڕانیش لە یەک نێزیک بکاتەوە ئەمە هەدەفی یەکێتی بۆ یەکێتی ڕۆحی ئەوەی نەبووە ئینتیقام لە هیچ لایەنێک وەرگریتن باشە بەڵام ینی زۆر جار باسدەوە دەکرێتن کە بزوتنەوەی گۆڕان ئەو ڕێککەوتنەی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هەیە تەنیا کە ئێوە دەڵێن تەنیا بۆ ناوچەی سەوزە بەڵام لە ناوەڕۆکەکەدا ینی تەنیا ناوچەی سەوز نییە کوردستانی و تەنانەت عێراقیشە
ینی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان بەیەکەوە پرۆژەی هاوبەشیانەیە بەڵام لە لایەکی دیکە یەکێتی لەگەڵ پارتیش پرۆژەی هاوبەشەیە و چاوەڕێت دەکرێت لە ئایندەدا بەیەکەوەش ئەو پرۆژە هاوبەشە لەگەڵ لایەنەکانی دیکەی سیاسی گفتوگۆی لەسەر بکەن. ینی چۆن دەکرێت بە یەک دەست هەردوو ڕێکەوتنەکە ینی بەیەکەوە ڕێ بکەن. من کە ئەڵێم لە ناوچەی لە زۆنی سەوز کە باسی ئەوەم کرد مەبەستم ئەوە نییە لە شوێنەکانی تر نییە بەڵام لەبەر ئەوەی حکومڕانی ئێرە هاوبەشە حکومڕانی لە زۆنی سەوز هاوبەشە لە بینی یەکێتی و لە بینی بزوتنەوەی گۆڕان ئەمە بەنسبەت لایەنەکانی فعلن کە ئەوە هەمووی تەواوە ڕاستە ئێمە یعنی کە ئەڵێن ڕێککەوتن شمولی هەموو شتەکانی تر دەکە هەموو شوێنەکان دەکە شمولی هەموو پرۆژەکان دەکا و ئەم شتانە بەنسبەت مەسلەی ئەوەی نوێی پارتی تاوانێ مەچ بەڕاستی نامانەوێت پێش ئەحداز بکەوین هەتاکە ڕۆژی چوارشەم کۆبنەوەکە ئاکرێتون لە کۆبنەوەکە ئەو پرۆژێ دەخرێتە بەردەست ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی سەرکردایەتیش بە تێر و تەسەلی باسی لەسەر دەکات تاوان ئەم پرۆژەیە بەڕاستی کە مەکتەبی سیاسی دای ڕشتووە دوای ڕاوێژکردن بووە بە چەند بە خەڵکی ڕاوێژکار لە هەموو بوارەکان بواری اقتصادی بواری سیاسی بواری یعنی لە هەموو ئەوەکان ئیتر کە کەی پەسەند کرا ئەو کاتێمە ئەتوانین قسە لەسەر ئەو مەوزوع بکەین لەبەرەوە هێتا ئێشتا پەسەند نەکراوە و چونکو دوای کۆبوونەوەی سەرکردایەتیش ئەنجومەنی ناوەندیش کۆ دەبێتەوە و پەسەندی دەکا ئەو کاتە ممچینە یعنی زیاتر لەسەر ئەو مەسلەی ئەو نەخشە ڕێگایی کە لە ئایندەدا دەخرێتە دەنگدانەوە ئەگەری زۆرە پەسەند بکرێ ئایا بەڵانسی تێدا لە نێوان پارتی و بزوتنەوەی گۆڕاندا توانراوە و بەڵانسە ڕابگیرێ کە لە کاتێکدا ینی دەست بەرداربوون بۆ لایەک ینی زۆر جار بە مەترسی دەزاندرێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. من پێم وایە زۆر بە حەکیمانە داڕێژراوە و مەسەلەی کوردی هەیە نەشیش بستێر زۆر بەڕێک و پێی داڕێژراوە و مراعاتی هەموو شوێنێک کراوە و نەک کەسی پەیوەندی دەکە تەنها پەیوەندی ئەوە نییە لەگەڵ پارتی و گۆڕان لەگەڵ حیزبەکە تریشە هەموو لایەنەکانی هەرێمی کوردستانیشە ئەوجا لەبەر ئەوە ئێمە من پێم وایە ئەو پرۆژەیە دەریش دەچی لە دەنگدان و ئەمانە ئەو پرۆژەیە دەبیتە هۆکارێک بۆ ئەوەی بتوانین هەنگاوی باش بێن لەسەر ڕێگای چارەسەرکردنی کێشەکان بۆ ئەوەی بتوانین ئەو ملەتە لەو نەهامەتە ئازاد بکرێ. باشە بەڵام ینی زۆر جار باسدەوە دەکرێت ئێستا بزوتنەوەی گۆڕان لە نێو خۆیدا دابەش بوونەتە سەرسێڕە و ئەوانیش بە شێوەیەک لە شێوەکان دوای دوورکەوتنەوەی نێوشەروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بۆ لەندەن بۆ وەرگرتنی چارەسەر تاوەکو ئێستا ئەوانیش خاوەنی یەک گوتاری سیاسی نین دەگوترێ ئێستا بزوتنەوەی گۆڕان بە شێوەیەک لە شێوەکان بە هەر شێوەیەک بێ نایەوێت دەستبەرداری ڕێکەوتنەکەی بێ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و دەخوازێ فشار بخاتە سەر یەکێتی بە هەر شێوەیەک بێ ینی بەبێ گۆڕان ڕێکەوتنی استراتیژی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دووبارە ئیمزان نەکاتەوە. ئەم بۆ چوونانە هەتا چەند ڕاستە ئایا پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا بەڕاست یەکێتی نیشتیمانی کوردستان کەوتۆتە ژێر فشاری بزوتنەوەی گۆڕان کە بەبێ بزوتنەوەی گۆڕان ناکرێ ڕێکەوتن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بکە و زۆر جاریش باسدەوە دەکرێت کە ڕێکەوتنی شەیە بە فعلی لە نێوان پارتی و یەکێتیدا. بەنسبەت ئەوەی کە باس لە بزوتنەوەی گۆڕان و ڕای جیاجیە ئەمە تایبەتە بە بزوتنەوەی گۆڕان بەڕاستی من بۆم نییە بچمە ناو ئەو مەسەلەیە ئایا ئەوان یەک ڕئینە و یان ڕئی جیاوازیان هەیە ئەمە شتێکی تایبەتە بە بزوتنەوەی گۆڕان و بە ناوخۆی بزوتنەوەی گۆڕان. بەنسبەت مەسەلەی زەغتکردنی هەر لایەنێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان حەزەکەم بزانی یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی سیاسەتی سربەخۆی خۆیە و هیچ کەسێک ناتوانانی زەغت لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکە بۆ ئەوەی ئەو سیاسەتە پەیڕەوکە یان ئەو سیاسەتە پەیڕەوکە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوو منتەلەقەوە سەیری مەسەلەکانەکە.
یەک بەرژەوەندی گەلی کوردستان، دووش بەرژەوەندی حیزبەکەی، بەرژەوەندی یەکێتی. ئەمە لەو دوو منتەلەقەیەوە یەکێتی تەسەڕف دەکاتن و واش بزانم لەو نەخشە ڕێگایە چارەسەری زۆر شتی تایە و زۆر شتیش چارەسەر دەکرێت و ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە ئارامی بگەڕێتەوە بۆ هەموو لایەک. ئەمە لێرە بەڕاستی دائیمەن هەوڵە دەین کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لەگە پارتی دیموکراتی کوردستان، لەگە حیزبە ئیسلامیەکان، لەگە لایەنەکانی تر پەیوەندی هاوسەنگمان هەبێ لەگەر یەکتری و یەکەتی ناستە ژێرباری هیچ لایەنێکەوە بۆ ئەوەی قراری خۆی بگۆڕێ لە پێناوی ئەم لایەنە یاخود ئەو لایەنی تر. باشە، ئێستا زۆرینەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ کامە لایە؟ ئایا پێی وایە دەبێت دەست بگرێ بە ڕێککەوتنی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان؟ چکە بە پێی زانیاریەکان چەند بەرپرسێک لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاشکرا باسییان لەوە کردووە کە ئەم دۆخەی ئێستاوا دەخوازێ دەکرێت ئێمە لەگەڵ پارتیەوە بۆ داهاتوو بۆ پرۆژەی سربەخۆی بۆ قسەکردن لەگەڵ بەغدا بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی لە پارتیەوە نزیک بین. ئایا بەڕاست لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستانیدا زۆرینە لەگەڵ ئەو ڕایەن؟ جەنابەت ڕابگەینم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەموو ڕێککەوتنێکی هاوسەنگن. من نەزەم لەمە بەستم تێگەی ئەگەر ڕێککەوتنەکە هاوسەنگ بی لەگە پارتی دیموکراتی کوردستان هیچ کەسی یەکێتی دژینیە و هەمووش پێیان خۆشە ئەو ڕێککەوت نابێت، چونکو ئێمە دەزانین هێزێکی ئەساسی لە باشووری کوردستان پارتی دیموکراتی کوردستانە و ئێمە نابێت تەجاهلی ئەو مەسەلەیە بکەین یاخود خۆمانی لێ دوورخینەوە. لەبەر ئەوە ئێمە پێویستیمان بەوە هەیە پارتی دیموکراتی کوردستانیش پێویستی بەوە هەیە کە ئێمە ڕێککەوتن هەمیشە ڕێککەوتنمان هەبێ، بەڵام ئەمە دایمەن تاکید لەسەر یەک خاڵ دەکەنەوە، ئەوش ڕێککەوتنی هاوسەنگ. ڕێککەوتنی هاوسەنگ یعنی هەر کەسێک حەقی خۆی بدرێتێ لە ڕێککەوتنەکە، کە ئەڵێم حەقی خۆی بدرێتێ مەبەستم ئەوە نییە دوو وەزیری زیاد بدرێتە یەکێتی یان وەزیرێکی کەمی بدرێتی، مەبەستم ئەوەیە قسەی یەکێتی بخوا لە مەسلەی چارەسەرکردنی کێشەکان. ئەمە هاوسەنگ دەبین لەو کاتە وەکە هاوسەنگ بوو لەگەر پارتی دیموکراتی کوردستان هیچ ئەندامێک یاخود سەرکردایەتێک یا مەکتەب سیاسێکی یەکێتی دژ نییە، بەعکسەوە یعنی بابرێن پاڵنەرە بۆ ئەوەی ڕێککەوتن لەگە پارتی دیموکراتی کوردستان هەبی، پاڵنەرە بۆ ئەوەی ڕێککەوتن لەگە بزوتنەوەی گۆڕان هەبی لەگە لایەنەکانی تر. باشە، تاکو ئێستا ڕێککەوتنی یەکێتی لەگەڵ پارتی بە شێوەک لە شێوەکان لە میدیاکان پەردەپۆش دەکرێت، ینی بەوردی ناچنە ناو ڕێککەوتنەکانەوە. لە کاتێکدا زۆر جار بازدەوە دەکرێت لە نێوان پارتی و یەکێتیدا گفتوگۆ لەسەر پۆستەکانی هەرسێ سەرۆکایەتی کراوە، تەنانەت ینی پارتی ڕازی بووە پۆستی سەرۆکی حکوومەتی دات و سەرۆکوەزیرانی دات و بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدات و سەرۆکی پەرلەمانیش بە بزوتنەوەی گۆڕان بدرێ بە مەرجێک دکتۆر یوسف لە شوێنی خۆیدا نەمینێتەوە. پرسیارەکەی من لێرەدا ئەوەی ئەو تەحەفوزاتە چییە کە لە سەرکردە سیاسەکانی یەکێتی دەبیندرێت کە زۆر ناچنە ناوردەکاری ڕێککەوتنەکە؟ ئایا بەڕاستی مەترسێک هەیە لەوەی کە بزوتنەوەی گۆڕان شەقام لە دژی یەکێتی بجوولێنێ یاخود سیاسەتێکی دژ بە یەکێتی بگرێتە بەر؟ نەخێر، من بزانە بەنسبەت ئەو مەسەلەیە نییە کەەوە شەقام بجوولێ و یان یەکێتی مەترسی شتێکێبی. یەکێتی من ئێستا کە جەنابەت باسی ئەو نقطانە دەکەین و ئەەکەیت و ئەڵێ مەسەرەن سەرۆک بدرێت، سەرۆک وەزیران بدرێتە فلان لایەن و سەرۆکی پەرلەمان بدرێتە فلان لایەن، ئەمە مجرد قسە بووە. هەتا ئێستا هیچ شتێکی ئیمزاکرا و نییە لە بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. وتوێش کراوە، شت کراوە، بەڵام هیچ شتێک ئیمزا نەکراوە، چونکە یەکێتی بەبێ گەڕانەوە مەکتەبی سیاسی بەبێ گەڕانەوە بۆ سەرکردایەتی هیچ شتێک ئیمزا ناکە. بەڵام بەڕێز نەسروڵڵایانی ئەوەی ئێستا دەبیندرێ بە واقع لە هەرێمی کوردستان شاندی سەرۆکایەتی هەرێم دەڕوا، ینی یاوەرەکەی لە ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبەکانی دیکەی کوردستانی بەدەر لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان دەبیندرێەوە. ئەو شاندانەی کە دێنە هەرێمی کوردستانیش وەکو دەبیندرێ ئێستا یەکێتی و پارتی بەیەکەوە پێشوازی لەو شاندانە دەکەن. بەلای تۆ ئەمە
چمانایەک دەگەینێ. ئەمە معنا زانی چۆنە خۆکاکە بە نسبەت ئێمەوە هەتا ئێستا لەگە دابی خۆش هیچ شتێکی ئەلان نەکراوە بڵێن وڵا یەکێتی سەحبی کردوتەوە لە حکوومەت و یان لە حکوومەت نەماوە یەکێتی تا ئێستا لە ناو حکوومەتە کە لە ناو حکوومەتە خۆی بە جۆرەی پێویست وەزیری مەسەرەن بە بەرپرسی هێزەکانی هەفتا کە لەگەڵ کاک مەسعود دەچیتە میونشن ئەمە معنای ئەوە نییە کە یەکێتی خۆی حەق خۆیەتی لەبەر ئەوەی لایزار یەکێتی ناو حکومڕانیدایە بەڵام ئەوانی کە دێنیش خۆ دائیمەن ئەمە جێگری سەرۆک وەزیران لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە هەتا ئێستاکە هیچ ڕووی نەداوە بڵێم ئەمە سەحبمان کرد بێتەوە و لە حکوومەت نەمابین و بانگمانکەن ئەمە ئەوە نییە خۆ بەنسبەت ئەم مەسەلانش بەڕاستی خۆتو یعنی حسەی شێر بۆ پارتیە پارتی دیموکراتی کوردستانە ئەوجا بەنسبەت کەمێکیش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە کەواتە پێ دوایە ینی بەڵام لێرەدا من کەواتە پێ دوای ینی هیچ گۆڕانکاریەک لە هەڵوێستی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا ڕووی نەداوە سەبارەت بە پرۆسەی سەربەخۆی سەبارەت بە پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا ینی هیچ گۆڕانکاریەک دروست نەبووە؟ هیچ گۆڕان دروست نەبووە گۆڕانکاریەکە ئەوەیە ئەمە ئێمە هەموو شتێک مەسەرن ئێستا کە بەنسبەت سەربەخۆی پێت کوردێک هەیە حتا لەو کوردانەی کە خیانەتی بە کورد کردووە پێ خۆش نەبی کوردستان سەربەخۆبی هیچ کەسێک نییە دژی سەربەخۆی کوردستان بێ بەڵام ئێمە ئەڵێ نەخشە ڕێگایەکەوی بۆ سەربەخۆی کوردستان لەکوێوە دەست پێ بکەین کوردستان کە سەربەخۆوە بێ ئایا ناوچە دابڕاوەکانی تیایان تیانی ئەمە باسی هەموو ئەمە دەڵێن نەخشە ڕێگایەک هەبێ بۆ سەربەخۆی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاغ بوو دروشمی چارەنووسی هەبوو ئەو کاتێک کە بڵێن پارتی دیموکراتی کوردستان دێگۆ حکومی ذاتی شیعارەکانی یەکێتی لە شاخ لە ئیعلامەکەی یەکێتی لە هەموو شوێنێک مافی چارەی خۆنووسین بووە باش بەڵام ئێستاکە کە مەسەرەن بووتە ئەوە تقریبن من بەڕاستی پێم سەیرە ینی برێن وڵای یەکێتی لەگەر سەربەخۆیی نییە یان یەکێتی بەعکسەوە یەکێتی پێش هەموو حیزبێک لە مەسلەی سەربەخۆی کوردستان ئێستا بڕوا بکە پرسیار لە هەر شێ دەکەی کە کوردبی خوێنی کوردی لە لەش بێ حەزی لەسەر بەخۆی باشە بەڵام ئەگەر بۆ ئەو مەسەلا ئەگەر بگەڕێنەوە بۆ چەند مانگێک بەر لە ئێستا ینی ئەگە بگەڕێنەوە بۆ چەند مانگێک بەر لە ئێستا بینیمان ینی نووری مالکی لەلایەن بستنەوەی گۆڕان و سەرکردایەتی یەکێتیەوە لە سلێمانی پێشوازی لێکرا بەڵام چەند مانگێکی دیکە ینی دوای چەند مانگێک بەیەکەوە شاندی هاوبەش لەگەڵ سەرۆک هێرەمی کوردستان سەردانی بەغدایان کرد و لەگەڵ حەیدەر عەبادی دیدار و کۆبوونەوەیان ساز کرد ینی پێدوانیە گۆڕانکاریەک لە سیاسەتی یەکێتی هاتە کایەوە نەخێر ئەمە گۆڕانکاری نییە ئەمە گۆڕانکاری نییە بزانە خۆی حکوومەتی مالیکی لە هەولێر دروست بوو ئەو کاتی کە مالیکی دوو دەورەی حکوومەتی بینی 8 ساڵ لە حکومڕانی بوو هەردوو حکوومەتەکەی لە هەولێر دروست کران ئەمە یەک دوو بەنسبەت مەسلەی ئەحزاب مەسەنستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئازادە لە پەیوەندیەکانی خۆی لەگە نووری مالیکی لەگە حیزبی داوە پەیوەندی تەمان نووری مالیش تو حسابی ئەوەی بۆ دەکەین کە نووری مالیکی سکرتێری حیزبی ئەمین عامی حیزبی داوەیە نەک نووری مالیکی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بەڵام لە مەسائلی حکومەت ئێمە هەوڵماندا بەڕاستی ئەمە بتوانین ئیسیفادە لە حکوومەتی عێراق بکەین لەو قەیرانە داراییە 170 وەرگرینەوە بە هەر نەوعێک بیتن بتوانین مەسائلی کێشەی زۆر باشە نەوت و ئەمە مەشاکلانە هەلکەین ینی لە بینی خۆمان ئەمە گوتمان بەشک و نووری مالیکیش بتوانێت یارمەتی دەربێ لەو مەسائلە و جەنابی کاک مەسعود بارزانیش خۆش سەردانی بەغدای کرد و لەگە عەبادی دانیشت و ئێستاکەش کە بە ئیعترافی عەبادی خوێنی پێشمەرگە و سوپای عێراق بە یەکەم جارە لە شەڕی باشیق و لە شەڕی مووسڵ تێکەڵاو بووە باش ینی ئەمە بەڕاستی ئمە زۆرێکە لە پەیوەندەکان معنای ئەوە نییە کە عەبادی بێتە سلێمانی یان سەردانی یەکێتی و گۆڕان بکات تەواو ئێمە وازمان لەسەر زۆر باشە دیارە کاتم کەم ماوە سەربەخۆی بەڕێز نەسڕۆ دیارە کاتم کەم ماوە دوا پرسیارم ئەوە دەبێ ینی ئەگەر بەم شێوەیە وەک دەزانرێ لە مانگی 5 ساڵی ڕابردووە ڕێکەوتن لە نێوان بستنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئیمزاکرا و بۆ چەند مانگێک زۆر بە گەرمی باز لەو ڕێکەوتن دەکرا و پرۆژەکانی ئەو ڕێکەوتنە دەکرا بۆچی ئەو ڕێکەوتنە نەکەوتە سەرسکەی خۆی و بەندەکانی جێبەجێ نەکرا ئایا ئەمە پەیوەندیدار نەبوو بە ڕێکەوتن و نزیکبوونەوەی یەکێتی لەگەڵ پارتی
ئەو مەسەلەیە خۆی هەر ڕێککەوتنێک ئیمزاکردنی ئاسانە بەڵام جێبەجێکردنی زەحمەتە. جێبەجێکردنی زەحمەتە بەڕاستی دەبی ئیشی بۆ بکرێ وەقتی ئەوێ یعنی ئەتۆوە نیە بڵێم ئەمر ئەو ڕێککەوت نەکەم ئیمزا کرد پارسێ ڕۆژێتتر جێبەجێ دەکرێت و هیچ خاڵێک نامینی ئەمە نییە لە سیاستدا ڕێککەوتن وەختیەوێ کاتێوێ هەوراز و نشێوی دێتە پێش بەڵام من پێم وانە ئەوە پەیوەندی بە پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانەوە هەبێت ئەمە هەندێک تەگەر مەسەر هەندێک تەگەرە هەبووە لە ڕێگا ممشینە ویستمان هەتا چارەسەر دەکرێت کاتێک باتن بەوە من دەمەوێت دڵنیات کەمەوە دڵنیا یەکێتی نیشتیمانی کوردستان علاقاتی پەیوەندی هاوتەریب یاخود متەوازن لەگە بزوتنەوەی گۆڕانوی پارتی دیموکراتی کوردستان هیچ کێشەیەکی لەم مەسەلە نییە و خاوەن سیاسەتی سەر بە خۆیە و هەوڵیشە دەین ئەمە جێبەجێ بکەین هەوڵە دەین لەگەر هەردوو لە ڕێککەوتن بکەین و جێبەجێکەین لە پێناوی بەرژەوەندی باڵای گەلەکەمان لە پێناوی نەمانی قەیرانی سیاسی لە پێناوی خۆشگوزەرانی خەڵکی کوردستان. بەڕێز نەسڕوڵە سورچی ئەندامی سەرکردایەتی ئەچێتی نیشتیمانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین. بینەرانی بەڕێز دوور مەکەونەوە ئێستا دەچینە ناوبڕێک و دوای کەمێکی دیکە دۆسەی دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە. جارێکی دیکە سڵاو خەسرۆ گۆران بەرپرسی مەکتەبی دەستەی هەڵبژاردنەکانی پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دۆهۆکەوە لەگەڵمانە گفتوگۆی لەگەڵ دەکەین سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا کۆمەڵێک پرسی دیکەی پەیوەندیدار بە هەرێمی کوردستان. بەڕێز خەسرۆ بەخێر بێن بۆ باسی ڕۆژ بە لە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداوە دەست پێ بکەین بەو پێی کە بەڕێستان خاوەن تەجروبەیەکی زۆرن لە عێراق لە پەرلەمانی عێراقدا لە دوا لێدوانتاندا لە دوا بۆچوونتاندا ینی ڕەشببینی خۆتان دەردەبڕن لە ئایندەی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا ئەم ڕەشببینیە بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ خۆت جەنابەت ئاگاداری و هەمومان ئاگادارین کە دوای دەیان ساڵ خەبات و لە ساڵی 2003 دوای ڕوخانی ڕژێم نەفەسێکی درێژمان کێشا و ئومێدەوار بووین کە لەگەڵ برایانی شیعەی عێراق کە ئەوانیش وەکو کورد چەوسێنرابوونەوە و خەباتیان کردووە دژی ڕژێم وڵاتێکی دیموکرات و یەکسان و ئازاد بۆ هەموو لایەک دابمەزرێنی و دوای چەندین ڕۆژ و هەفتە و مانگ لە گفتوگۆ دەستورێک نووسرا بە ڕەزامەندی زۆربەی لایەنەکان و لە ساڵی 2005 هەمومان دەنگمان بۆ ئەو دەستورەدا کە دەنگمان بۆ دەستوردا واتە شەراکەت قبول کرا لەلایەن هەموو لایەکەوە لەسەر ئەو میساقەی کە ناوی دەستورە لە نێوان کورد و عەرەب شیعە و سنە تورکمان و کلدان سریان و ئاشووری مەسیحی و ئێزدی هەموو لایەنێک طەبیعی بەڵام لە ساڵ لە دوای ساڵ بینیمان کە چۆن حکوومەتی بەغدا دوور دەکەوێتەوە لە ئەو بەلێنانە و دوور دەکەوێتەوە لە جێبەجێکردنی ئەو بەندانەی کە پەیوەستن بە هەرێمی کوردستان بۆ نمونە مادەی 140 لە سەروی هەمویان کە بڕیار بوو لە کۆتایی ساڵی 2007 ئەو مادەیە جێبەجێ بکرێت و ناوچە دابڕاوەکان لە ڕێگای ڕاپرسیەوە خەڵکەکە بڕیاری خۆی بدات و ئەو ناوچانەی کە ئێمە بە کوردستانی دەزانین بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان بەداخەوە تەنەسڵ کرا لە جێبەجێکردنی ئەو بەندە و جێبەجێ نەکراوە دوای ئەوە دیسان بینیمان چۆن 7% ساڵ بە ساڵ کەم دەکرایەوە و لە جیاتی 13% دەدرا و 12% و 11% و هەتا گەیشتینە 2014 و بە یەکجاری بڕا لە هەرێمی کوردستان و هەروەها مەسەلەی تەخسیساتی پێشمەرگە و مەسەلەی نەوت و گاز
و تەنانەت وجودی کوردی لە بەغدا بینیمان ئەوەل حزورێکی کوردی گەورە هەبوو لە بەغدا ساڵ بە دوای ساڵ ئەو شوێنانەی کە کورد تێیدا بوو پڕ دەکرایەوە بە خەڵکی غەیری کورد و تا کارگەیشتە ئەوەی تقریباً گومان پەیدا ببێتن لە ئەو شەراکەتە جگە لەوانش لە مەجالسی تایبەتی خۆیان زۆر لە سەرکردەکانی حکوومەتی عێراق هەڕەشەیان کردووە و هەڕەشەیان دەکرد لە هەرێمی کوردستان و تەنانەت هەوڵیاندا بە چەک بێن ئەو شوێنانەی کە پێشمەرگەی لێ بووە داگیری بکەنەوە و کێشە پەیدا بوون و ئەو کێشانش لە ساڵی 2008ەوە دەستی پێکرد کە قیادەی عملیاتی نینەوە دامەزرا لە مووسڵ و هێزەکانی مالکی ویستیان پێشڕەوی بکەن و ویستیان هێزەکانی پێشمەرگا بەرەو دواوە پاڵ بدەنەوە و دواتریش هەوڵیاندا هێزەکانیان بنێرن بۆ خانەقین و دوای ئەوە قیادەی عملیاتی دیجلە دروستکرا بۆ کەرکووک دوای ئەوە قیادەی عملیاتی جەزیرە و بادیە بۆ ناوچەودەڤەری شنگال ئەوانە هەموو کێشەی دروستکردن و ڕۆژ بە ڕۆژ ئەو متمانەیە کەمتر دەبووە تا کار گەیشتە ئەوەی کە بنەمای شەراکەت تێک بدەن بنەمای شەراکەت ئەوەیە کە شتەکانی گرنگ بەڵێ باشە بنەمای شەراکەت تێک چووە پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە یعنی ڕۆژ لە دوای ڕۆژ ئەوە دەخوێندرێتەوە کە بۆشایی زێدەتر دەبێت لە نێوان هەولێر و بەغدا بەدەر لە ڕێکەوتنی نێوان بەغدا و هەولێر لەسەر ئۆپراسیۆنی مووسڵ هەموو ڕێکەوتنەکانی دیکە ئاوژێر کران و جێبەجێ نەکراون ئەمە خۆڕسکانەیە یاخود هەردوو لە ئامانجێکیان هەیە کە لە مەودووە وەک دوو برا بژین وەک دوو دراوسێ بژین ئێمە کە بڕیارماندا بگەڕێنەوە بۆ بەغدا لەسەر ئەو ئەساسە بڕیارماندا کە هاوشەریک بین لە بنیاتنانەوەی عێراق و لە بەڕێوەبردننی عێراقا ناکرێتن ئەوان تەعامل لەگەڵ ئێمە بکەن بە زۆرینە و کەمینە ئەو هەنگاوانەی کە لەو مانگانەی دوایی یان لەو دوو ساڵەی دوایە هاویشتیانە بەدەرە لە ئەو اتفاقی کە کراوە لە نێوان شەریکە ئەساسەکانی سیاسی ئێمە کە گەڕاینەوە بەغدا لەسەر ئەو ئەساسە چوین کە عێراق دەوڵەتێکی ئیتیحادیە و گرفتە سیاسیەکان و کێشەکانی کە هەیە لە عێراق کێشە گرنگەکان دەبێ بە تەوافق بڕیاری لەسەر بدەین و لە مەطبەخی سیاسی دەرەوەی پەرلەمان اتفاقی لەسەر بکەین اینجا بیبین بۆ پەرلەمان و ئیقراری بکەین بەڵام ئەوەی ئێمە ئێستا کە دەیبینین پێچەوانەیە دەیانەوێت هەندێ یان زۆربەی ئەم شتانە لە پەرلەمان ئیقراری بکەن بە دەنگدان بێ ئەوەی بگەڕێنەوە بۆ گفتوگۆ بێ ئەوەی تەوافقی لەسەر کرابێت پێشوەخت بە بیانۆی ئەوەی کە لە پەرلەمان ئەگەر هەر شتێک زۆرینەی دەنگی هێنا ئەوە دەبێت پەسەند بکرێتن مەسەلەی ئێمە لەگەڵ بەغدا مەسەلەی زۆرینە و کەمینە نییە ئەگەر وا بڕواتن ئێمە هیچ جار ناتوانین هیچ یاسایەکی ئەوان ڕابگرین و ناتوانین هیچ شتێکی خۆمان تێپەڕێنین لە ئەو پەرلەمان باشە بێ ئومێدبوونی بەڕێز خەسرۆ 65 ئەندامیان هەیە لە پەرلەمان ئەگەر 100 پەرلەمانمانیش هەبێتن ئێمە ناگەینە ئەو ئامانجەمان بۆیە مەسەلەی ئەغلەبیەت و ئەقەلیەت پەیڕەوکردن لە پەرلەمانی عێراقا مەرفوزە ئەوە لەلایەن کوردەوە باشە دیارە بێ ئومێدیەکی زۆر هەیە لەلایەن کوردەوە بەڵام ئەو بێ ئومێدیە گەیشتۆتە ئەو ڕادەیە کە لە هەڵبژاردننی داهاتوودا کورد بەشداری نەکە بەڵێ مەسەلەکەی بێ ئومێدی هەر کوردی نەگرتوتەوە بەڵکو لایەنەکانی دیکەشی گرتوتەوە یعنی سنەکانیش خۆ ناڕازین لە ئەو ڕەفتارانەی ئەم دواییەی هاوپەیمانی نیشتیمانی لە عێراقا هەر بۆیەش دوێنێ پێرێ بینیمان چۆن شاندێکی گەورەی سنەکان لە سویسرا لەگەڵ چەند بەرپرسێکی ئەمریکی دانیشت بوون و گازندە و گلەی خۆیان گەیاندوتە لایەنی دەرەکی و UN و وڵاتانی دراوسێی عێراق ئەوانیش لەگەڵ ئەو ڕەفتارە نین و ئێمەش لەگەڵ ئەو ڕەفتارە نین و ئەوە بنەمای شەراکەت نییە بڵێ بە تەسەووری من ئەگەر
ئەو هەنگاوانەی ئەو هەنگاوە چەوتانە بەردەوام بێتن ئەگەری زۆر هەیە کە بەشداری لە هەڵبژاردنەکان نەکەین نەک بەس ئێمە بەڵکو هەندێک دیکەش بۆ نمونە ئێستا لیستی ئەڵوەتەنیەی بەڕێز ئەیات عەلاوی ئەمانە هەلوێستیان وەرگرتووە و گوتویانە کە ئەوان تعلیقی کاری خۆیان دەکەن تا بزانن وەزعەکە چی لێ دێ سەدریەکان هەروەکو دەبینین ئەوان هەڕەشەی ئەوەیان کردووە کە ئەگەر یاساکانی هەڵبژاردن و هەندێک یاسای دیکە نەگۆڕدرێت ئەوان نەک بەس بەشداری ناکەن لە هەڵبژاردنە بەڵکو هەر دەکوتنە سەر پەرلەمان و سەر موئەسەساتی دیکە لە بەغدا و بینیمانیش پێش هەفتەیەکە چۆن کوشتاریش پەیدا بوو و زیاتر لە 10 کەس شەهید بوون و بە 100 کەس بریندار بوون ئەوە هەموو کێشەن و حتمما ئێمەی کوردیش ئەگەر ئەو سیاسەتە بەردەوام بێت هەموو ئەگەرێک لە ئارادایە باشانەوە لە بەغدا بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکانی ئایندا گەڕان بە دوای چارەسەرێکی دیکە بۆ ئێمەی کورد باشە چوە لە کوردەکە ئەوەندە دەست بگرێ بە بەغدا ئەمە فشاری نێودەوڵەتیە لەسەر کورد فشاری ئەمریکایە وڵاتانی ناوچەکەیە لە کاتێکدا وەکو بەشێک لە پەرلەمانتارانیش باسی لێوە دەکەن لە بەغدا بەرپرسەکانی عێراقی بە نوێنەرانی کورد دەڵێن ئێرە ماڵی ئێوە نییە ئیتر بگەڕێنەوە کوردستان یعنی چوە لە کوردەکە تاوەکو ئێستا لە بەغدا ببینێنەوە جەنابەت دەزانی و هەمومان مطلعین کە کورد لە 2005 چوو بەغدا بەو ئامانجە چوو کە شەریکی ڕاستەقینە بێتن لە بەڕێوەبردننی ئەو وڵاتە فیدرالیە و فعلا لە 2005ەوە تا 2007 هیچ کێشەیەکی وا نەهاتە ئاراوە بەڵام لە 2010 ئەگە لە بیرتان بێت لە ئەنتیخاباتی 2010 کورد ئەو وەختەش جەنابی سەرۆکی هەرێم هەلوێستی هەبوو و تەشکیلکردنی حکوومەت تقریبان 6 مانگ زیاتر خایاندی تا ئەوەی قەناعەتی کورد هات بچێتەوە بەغدا و ئەگەر تکا و ڕجای ئەمریکیەکان نەبوایە و تەدەخولی UN نەبوایە ئەو وەختەش کورد لەوانەیە هەلوێستی هەبایە و نەچووبایە بەغدا و هەموو قیاداتی عێراقی هاتنە هەولێر و چەندین ڕۆژمانەوە لە هەولێر تا ڕێککەوتن کرا و موافقەیان کرد لەسەر 19 خاڵی کە کورد دەیویست مەرج بێتن بۆ بەشداری کورد بەڵام بەداخەوە لێرە گوتیان بەڵێ و باشە کە چوونەوە بەغدا هیچ یەکێک لەو خاڵانە جێبەجێ نەکران لە 2014 لە دوای هەڵبژاردنەکانی 2014 ئێمە بە مەرج و دوای تەدەخل و فشاری لایەنی دەرەکی و UN چوینەوە ئەو پەرلەمانە و ئومێدەوار بووین کە حکوومەتی بەڕێز عەبادی هەنگاو بەهاوێژێت بەداخەوە تا ئێستاکە هیچ گۆڕانێک نەبووە جگە لە تەنسیقی ئەمنی لە نێوان هەولێر و بەغدا بۆ ڕزگارکردنەوەی شارە نێودەوڵەتیەکان کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە کورد بەردەوام دەست بگرێ بە بەغدا چاوی لە بەغدا بێ مانەوەی پەرلەمانتاران یان وەزیر یان وەکیل وەزیرەکان بڕیاری ئەو پەرلەمانتارانە نییە خۆت باش دەزانی بوونی ئێمە لە بەغدا یان هەر فەرمانبەرێکی کوردستانی چ پارتی بێت یەکەتی بێت هەر لایەنێکی دیکە بێت لە بەغدا بە بڕیاری مەرجعیەتی خۆیەتی ئێمە وەکو پارتی مەرجعیەتی خۆمانمان هەیە و هەر کاتێک بە کارمەندان یان فەرمانبەران یان ئەندام پەرلەمانان یان وەکیل وەزیرەکانی ئێمە بگوترێتن بکشێنەوە حتمەن دەکشێنەوە و چاوەڕوانی یعنی ئەوە نابن کە بمێنەوە لە بەغدا چونکە کە چوونەتە بەغدا بە بڕیار چوونە و بێنەوەش دەبێ بە بڕیار بێنەوە باشە ئێستا هەندێک پۆست هەن لە بەغدا ینی پشکی کوردن و پێویستە لەلایەن کوردەوە پڕ بکرێنەوە ئەو پۆستانە بۆچی تاوکو ئێستا و پۆستانە پڕ نەکراونەتەوە و بە تایبەتیش ینی بەشێک لەو پۆستانە پۆستی پارتی دموکراتی کوردستانن ئەمە پەیوەندی بەوەدایە ئیتر بەغدا بۆتە ینی کاتیەوە هاتووە ماڵاوایی لێ بکرێ یاخود ئەجندای دیکەی لە پشتەوەیە طبیعی بەنسبەت ئێمە وەکو پارتی دوو مەقعدی وزاری یان چەند وەکیل وەزیرێک یان چەند بەڕێوەبەرێکی گشتی
ئامانج و هەدەف نییە و نەبووە و ناش بێتن بەنسبەت ئێمەوە بڕیاردان و مشارەکەتکردن لە بڕیاردانە و شەراکەت ئەمە ئەساسە ئەوی دیکە تەحسیل حاصلە کە تۆ پرینسیپی شەراکەتت قبول کرد لەگەل لایەنەکان حتمما تۆ بەشدار دەبی بە ئەندام پەرلەمان بە جێگری سەرۆک کۆمار بە جێگری سەرۆک وەزیران بە چەند وەزیرێک و چەند وەکیل وەزیرێک بە بەرپرسی هەیئاتی سەربەخۆ وەکو کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان وەکو کۆمیسیۆنی مافی مرۆڤ تا دوایی ئەگەر بنەمای شەراکەت و ئەگەر تەوافق لەگەڵ بەغدا نەما ئەو وەختە حتمما هیچ قیمەتێکی نامینێت مانەوەی چەند پۆستێک لە دەست ئێمەیان نا بۆیەش پارتی بڕیاریدا نەداوە تا ئێستاکە کە ئەو پۆستانە پڕ بکاتەوە چونکە شتی گەورەتر لەو پۆستانە لێدراوە مەسەلەی شەراکەت مەسەلەی تێپەڕاندنی یاساکان لە ناو پەرلەمان بێگەڕانەوە بۆ قیاداتی کوردی بێ گفتوگۆکردن لەگەڵ هەرێمی کوردستان حتمما ئەمە شتەکەی ئالۆز کردووە و ئەوە وای کردووە کە قیاداتی کوردی بیر لەوە بکەنەوە کە هەلوێست وەلبگرن سەبارەت بە پڕکردنەوەی ئەو پۆستانە بەڵام هەندێک بۆچوون هەیە باسدەوە دەکا کە پڕنەکردنەوەی ئەو پۆستانە لەلایەن کوردەوە بە شێوەیەک لە شێوەکان لە قازانجی عەرەبەکان دەبێ و ئەوان بۆ دوجار سوود دەبینن. واللهی مەسەلەی ئەگەر ئێمە شەریک بین لەگەڵ بەغدایە قەت گرنگ نییە چەند پۆستێکت هەیە یان چەندت نییە مهم شەریک بی بە شێوەیەک لە شێوەکان و ئەوان ئامانجیانە بە سەراحەت بڵێم هەموو پۆستەکان بۆ خۆیان پڕ بکەنەوە بۆ نمونە ساڵی 2010 خۆ کە دوای هەڵبژاردنەکان زۆر هەوڵدرا کە سەرۆک کۆمار کورد نەبێتن بەڵام بە فشاری لایەنەی دەرەکی و بە زەختی هاوپەیمانی کوردستانی ئەو پۆستە لە دەست بەڕێز مامجەلال مایەوە دوای ئەوە بە یەک بە بڕیارێک بێ ئەوەی پرس بە کورد بکرێتن جێگری سەرۆک وەزیرانی کورد لادرا و هەروەها چەندین پۆستی دیکە کە کورد لادراوە پڕ کراوەتەوە بە خەڵکی دیکە بۆ نمونە وەکیل وەزیری ناوخۆ سوپاسالاری عێراق و چەندین پۆستی دیکە تەبیعی و ئێستاکەش ئەو زەختە دەکرێتن لە بەغدا بۆ ئەوەی هەندێک پۆستی دیکەش لە دەست کورد بێتە دەرەوە بەڕای من دووبارەی دەکەمەوە پۆستەکان گرنگ نییە بەقەدەر ئەوەی پرینسیپەکانی شەراکەتە لە حکوومەتە. باشە تەمەنی مانەوەی هەرێمی کوردستان وەک بەشێک لە عێراقدا یعنی پێتان وایە تەمەنێکی درێژ دەبێ یاخود کورد دەبێت بە پێی ئەو بارودۆخە سیاسەی کە ئێستا لە بەغداوە پێیدا تێپەڕ دەبێت. بەڵێ بەغدا تەنەسولی کردووە لە هەموو بەڵێنەکانی خۆی بەغدا بەندەکانی دەستور جێبەجێ ناکات یەک لە هەرە گرنگترین ئەو بەندانە ئایندەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمە بەغدا بودجەی کوردستانی بڕیوە بەغدا تەخسیساتی پێشمەرگە نادات بەغدا خەریکە بە زۆرینەی دەنگ شت تێدەپەڕێنێ لە پەرلەمانە هەروەکو چۆن بودجەی ئەم ساڵیان تێپەڕاند هەروەکو چۆن یاسای حەشدی شعبیان تێپەڕاند هەروەکو چۆن یاسای لێبوردنی گشتیان تێپەڕاند ئەمەش مەرفوزە لەلایەن ئێمەوە تەبیعی و ئەگەر ئەوان شەراکەت قبول نەکەن و بە شەراکەتی ئێمە ڕازی نەبن ئێمەش پاشکۆیی قبول ناکەین و ئێمەش حتمما بە دوای چارەی دیکە دەگەڕێین و بەتەسەوری من دوای ڕزگارکردنی مووسڵ یان تەواو بوون لە بەزاندنی داعش لە عێراقا قۆناغێکی زۆر سەخت و گرنگ و چارەنووساز دێتە پێشەوە بۆ خەڵکی کوردستان و بۆ هەموو لایەنی سیاسی کوردستانی چونکە دوای ئەو قۆناغا ئەلترنەتیڤەکان زۆر کەم دەبنەوە یان دەبێت بە جددی لەگەڵ بەغدا ڕێک بکەوین و ئایندەی کوردستان دیاری بکرێت یان هەموو احتیمالێکی دیکە لە ئارادایە کە ئالۆزی و توندوتیژی بکرێتن و لە بیریش نەکەین یعنی لە خلالی چەند مانگی ڕابردوو بینیمانە چۆن شەڕ بە کورد فرۆشراوە لە دووس خورمات و لە شنگال لە چەند شوێنێکی دیکەش. باشە ئەگەر زۆر بە کورتی وەڵامم بدەیتەوە
زۆر کەس بازدەوە دەکا ینی ناوچە کێشە لە سەرەکان ئەوانەی کە پێی دەگوتر مادەی 140 بەغدا بە ئەنقەز دەیەوێت ئەو ناوچانە بهێڵێتەوە بە فشاری دەرەکی بۆ ئەوەی لە کات لە دوای داعش وەکو کارتێک بۆ هەڵگیرساندنی شەڕ بۆ تێکدانی بارودۆخی ئاسایشی هەرێمی کوردستان بەکاری بێنێ ئەم بۆ چوونە تا چەند ڕاستە؟ بەڵێ بچوونێکی ڕاستە و نەک ئێستا هەر لە سەرەتاوە وای کردووە کە حزوری فعال بێتن لە ئەو ناوچانە بۆ ئەوەی وەکو کارت بەکاری بێنێتن بەڵام ئێمەش هەمان کارتمان بەکار هێناوە ئێمەش حزوری فعالمان هەیە ئێستاکە لەوێ و جگە لە ئەو بیرکردنەوەی ئەوان و ئێمە مەفروزە بگەڕێنەوە بۆ دەستور و بەندەکانی دەستور جێبەجێ بکەین بۆ ئەوەی کورد فعلەن هیچ هەواجسێک لای نەمێنێتن سەبارەت بە بیرکردنەوەی لایەنە سیاسیەکانی عێراقی سەبارەت بە ئایندەی ئەو ناوچانە و ئەو ترس و ئەو گومانەی کە هەیە بۆ نیەتی ئەوانە بۆ جێبەجێکردنی بەندەکانی دەستور بڕەوێتەوە حتمما دوای ڕزگارکردنەوەی مووسڵ و ناوچەکانی دیکە و بەزاندنی داعش لەو ناوچانە ئەم کێشەیە سەر هەڵدەداتەوە و دەبێ یەکلایی بکرێتەوە هەتایە. باش بەڕێز خەسرۆ گۆران بەرپرسی مەکتەبی هەڵبژاردنەکانی پارتی دیموکراتی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دۆهۆکەوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین. بەخێر ببینێ.